بە هیوای کاتەکی خۆش بۆ هەمووان لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 50. لاپەڕە 50 باسی هێڵی ڕوونکردنەوەی لەوانەی ڕابردوو باسی خاڵەکانی سەر تۆڕی چوارگۆشەکانم کرد. ئێستاش باسی هێڵی ڕوونکردنەوەیە. دەتوانی ڕوون بکەیتەوە کە چۆن پێدراوەکان بە پێی دەمەکان دەگۆڕێت بە بەکارهێنانی هێڵی ڕوونکردنەوەی. لێرە دەمەکان واتە کاتەکان بە پێی کات، بە پێی مانگ و ساڵ و ڕۆژ و کاتژمێر. بیر لە هێڵی ڕوونکردنەوەی بکەوە. ئەو هێڵەی خاڵەکانی پێکەوە بەستووە گۆڕانی پلەی گەرما ڕوون دەکاتەوە. پلەی گەرما لە مانگی ئادار لە شاری دهۆک چەندە؟ لێرە هێڵی ڕوونکردنەوەی هەیە. هێڵی ڕوونکردنەوەی ئەو هێڵە پلەی گەرما لە دهۆک بۆ ماوەی 6 مانگ. پلەی گەرمی مانگەکان لێرە بە ئاسۆیی مانگەکان نووسراینە، بە ستونیش پلەی گەرمیەکە هەتا دەچینە سەرێ بەرزتر دەبیتەوە. بەڵام لە بیریان چووە بنووسن پلەی گەرمی بە چ، بێگومان زۆر گرنگە وەکو چۆن بارستای یان کێش دەنووسین بە گرام یان کیلۆگرام، ئەو هاش باشە پلەی گەرمی بنووسین بە پلە کە هێمایەکەی ئەو هایە، یان هەتا ئەگەر باشە بزانین بە کام پلەیە، چونکە هەندێک وڵاتان وەکو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو جۆرە پلەیە بەکارناینن کە سەلسیۆسە لە زۆربەی وڵاتانی دنیا بەکاردێ سەلسیۆس، بەڵام ئەوان فارنهایت بەکاردێنن. لەبەر هەندێ باشە بنووسین، هیچ نەبی بنووسین یەکەم پیتی سەلسیۆس، تەنیا پیتی سی بە لاتینی بنووسین کە دەزانین پلەی گەرمی بە پێوەری سەلسیۆسە. دەبی بنووسرێ لەسەر ئەو جۆرە خشتەیان ئەو جۆرە وێنانەی ڕوونکردنەوە. بەڕای من لێرە نەنووسرایە، پاشان لە هەندێک جیان نووسرایە پلەی گەرما، لە هەندێک جیان نووسرایە پلەی گەرمی. نابی ئەو دوو جۆر بنووسرێ، تەنیا یەک جۆر هەیە، ئەویش بەڕای من پلەی گەرمی ڕاسترە لە پلەی گەرما. ئەو شتە ئەو تێبینیانش دەبی ڕاست بکرێنەوە، باشترە لەو کتێبە خوێندکاری ژیر. ئێستا کوو دەچین پلەی گەرمی دەبینینەوە لە شاری دهۆک لە مانگی ئادار. هەنگاوی یەکەم، پێش ئەوەی بچینە هەنگاوی یەکەم، با ڕوون بکەمەوە تۆزێک بزانین ئەو هێڵە کوو دروست بووە. لەوانەی ڕابردوو باسی ئەوەمان کرد خوێندکاری ژیر، خاڵەکان کوو دادەنێن لەسەر تۆڕی چوارگۆشەیی. ئەوە تۆڕی چوارگۆشەییە هەمووی. خاڵێکمان هەبی بۆ وێنە ئەو خاڵە، ئەگەر لە خاڵی 4/5 دانێم دەکەویتە ئێرە 4 فاریزە 5. خاڵە چیتکەم هەبی جوتە ڕێکخراوەکەی بۆ وێنە 7/6 بی لێرەیە. خاڵە چیتکەم هەبی بۆ وێنە 2/2 بی لێرەیە. خاڵەکی دیکە بۆ وێنە 10/9 بی لێرەیە. یەکەکی دیکەش بۆ وێنە 11/10 لێرەیە. ئێستا ئەگەر بمەوێ ئەو خاڵانە بە یەک ببەستمەوە، هێڵک دروست دەکەم لە مابەینیان ئەوها، هێڵک دەچێشم. هەندێک جا هێڵەکە ڕاست و ڕاستە، هەندێک جا چەماوەیە. ئەمە لێرە هێڵەکی ڕاست و ڕاست دەچێشم، خاڵەکان بە یەک
گرێ دەدەم یان بە یەک دەگەینم. ئەوە هێڵەکی دیکەش لێرە ئەوها کاری ژیر هەتا هێڵک دروست بی. ئەوجا ئەو خاڵەش بەو خاڵەی دەگەینم. ئەوجا خاڵەکەی دیکەش ئەوها ئەو هێڵەکە دەبی هەندێک بچووکتر بی. ئەوجا زانم ئەو هێڵی دەتوانم بچووکەمەوە هەندێک جار ناتوانم لەبەر هەندی ئەو خاڵەکەی دی دەبەمە سەرێ هەتا بتوانم بێگومان ئەوە ئەگەر بە دەست هێڵەکەی ڕاکێشی یان بە ڕاستە زۆر ئاسانترە. ئەمە لێرە چونکە بە بەرنامە تۆزێک زۆر ئاسان نییە. ئێستا ئەو هێڵش زیاد بوو. ئێستا هێڵک کێشرا لە مابەینی خاڵەکان ئەوە پێی دەڵێن هێڵی ڕوونکردنەوەی. هەندێک جاروەکی گوتمان هێڵەکە چەماوەیە ئەو هایە بە ئاویش دروستکەم هەتا ئاسانتر دیاربی. بەو ڕەنگەی دروستکەم هێڵەکە ئەو هایە. ئەوە هێڵەکە چەماوەیە ڕاست و ڕاست نییە وەکو دەبینن خوێندکاری ژیر. زۆر جاریش ڕاست و ڕاستە هەر جارەی جۆرەکە. ئەو ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکان. لێرە گوتمان پرسیارەکە و بزانین لە مانجی ئادار پلەی گەرمی لە شاری دهۆک چەندە. دەچینە لای هێڵی ڕوونکردنەوەی نووسرایە هەنگاوی یەک چ بکە پەنجەت لەسەر ستونی مانجی ئادار لە خوارەوە دانێ ئەوجا پەنجەت بجوولێنە هەتا تا لەگەڵ خاڵی هێڵی ڕوونکردنەوەی یەکتر دەبڕێن. زۆر ئاسانە. لێرە دەست پێ دەکەین پەنجەت لێرە دانەی خوێندکاری ژیر. ئەوجا دەچینە سەرەوە پەنجە دەجوولێنین باشترە هێڵک دروستکەین لە جیاتی پەنجە هەندێک پەنجە گەورەیە هەتا دەچینە سەرێ هەتا دەگەینە هێڵەکە ڕادەوەستم لەوێ. ئەوجا لەوێوە دەچمە لای دەستی چەپ بە ڕاست و ڕاست هێڵەکی زۆر ڕاست ڕادەکێشم تا دەگەمە ئێرە. دەبینم لێرە هیچ ژمارەم نییە لەبەر هەندێک دەبی بە خۆم ژمارەکەی بخەمڵێنم ئایا چ ژمارەك لێرەیە دەکەویتە ئێرە چ ژمارەك دەکەویتە ئێرە دەبی بیخەمڵێنم. ئەو ژمارە لە مابەینی 20 گەورەترە و لە 30 بچووکترە. ئەگەر هێڵەکەم ڕاست و ڕاست ڕاکێشا بە باشتر بوو هەز دەکەم تۆزێک خوارە هێڵەکەم بە هەندێک ڕاستتر بی. ئەوها باشترە. ئەگەر بە ڕاستە ڕایکێشین هەموو جارێ زۆر زۆر باشترە. لە کتابەکەی نووسرایە ئێرە ئەو جێە 25 بەڵام بەڕای من تۆزێک لە 25 لە سەرەوەترە ئەمن دەیخەمڵێنم بە 26 کە دەڵێن پلەی گەرمی لە مانجی ئادار لە دهۆک 26 پلەی سێلسیۆس بوو. 26 پلەی سێلسیۆس بوو. پەنجەت لەگەڵ لە خاڵەکە بەرە و لای چەپ بجوولێنە تاستونی پلەی گەرمە ئەو هامان کرد و ئەوجا خینەوە کەشمان دروست کرد. خاڵی ئادار دەکەوێتە نزیکەی لە مابەینی 20 بوو وایە ڕاستە کەواتە پلەی گەرمی لە مانجی ئادار نزیکەی 25 پلەیە بە نزیکەی دەتوانین بڵێن 25 یان 26. تەواو بووین ئەوها دەخینینەوە خوێندکاری ژیر. ئەگەر بمانەوێ مانجی حوزەیران بخین یان بمانەوێ مانجی نیسان بخینەوە هەرچەندە من حەزم دەکرد مانگەکان بە کوردی نووسرابان بەڵام ئیدی ئەوهایە. ئەگەر بمەوێ مانجی نیسان بخینمەوە زۆر ئاسانە دەگەمە ئێرە ئەو دەچم دەخینمەوە تۆزێک لە ژێر 30 پلەیە دەتوان بڵێم 29 یان هەر دەتوان بڵێم نزیکەی 30 پلەیە پلەی سێلسیۆس. دەرئەنجام باس بکە خاڵی مانجی تەمووز
لەکوێ دادەنیت. لەو کتێبەی هەڵەی ڕێزمانی و هەڵەی نووسین کەم نییە، وەکو دەبینن خوێندکاری ژیر ئەگەر هەندێک جار لە پرسیارەکان تێنەگەیشتی دەبی بزانی کە ڕەنگە نووسینەکە باش نەنووسرابی، داڕشتنەکان زۆر لەو باشانەنینە بەداخەوە، دەبووە پێداچوونەوە بکرابە بۆ ئەو کتێبە لەلایەن وانە بێژانی زمانی کوردی. باس بکە خاڵی مانجی تەمووز لەکوێ دادەنیت یان لەکوێ دادەندرێت، کاتێک دەزانی کە پلەی گەرمی لەو مانگە 43 پلەی سێلسیۆسە. با بچیم زانین مانجی تەمووز لە چێ داهەنێین. ئەچمە لای مانجی تەمووز. بەس مانجی تەمووز ئێرە مانجی تەمووز ببورن. لێرە دەچمە لای ئەوە مانجی تەمووزە، ئەو ستونی مانجی تەمووزە هەمووی، ئەو ستونی مانجی حوزەیرانە. مادام مانجی تەمووزە دەچمە ستونی مانجی تەمووز و پلەکەش چەندە؟ پلەی مانجی تەمووز 43 پلەیە، کەواتە باشترە 43 هەز دەکەم 43 لە چێە؟ هەز دەکەم 43 لێرەیە، لێرە 43 هێڵک دەچێشم بە ڕاست و ڕاستی هەتا دەگەمە مانجی تەمووز. ئەو خاڵی مانجی تەمووزە. خاڵەکەم هێڵەکەم تەنیا چێشە هەتا خاڵەکەی ببینمەوە، ئەوە خاڵەکەی مانجی تەمووز بیبە لێرە، هیوادارم دیاربی، چونکە ئەو ستونی مانجی تەمووزە، کەواتە خاڵەکە ئەگەر ئێستا ڕەشکەمەوە خاڵەکەی لێرە دادەنێم. ئەو جا دەینم هێڵەکەی دەبەستمەوە بەو خاڵە، ئەو های لێدێ هێڵەکە زیاتر درێژ کرایەوە، زیاتر پەرەی سند بۆ مانجی تەمووزیش. ئێستا کە مانجی تەمووزم دانا ئەو سەردێرە ناتوانین چیت کە بنووسین، دەبی ئەو سەردێرەی بگۆڕم بکەمە پلەی گەرمی لە دهۆک بۆ ماوەی 7 مانگ. پلەی گەرمی لە دهۆک بۆ ماوەی 7 مانگ ببورن. پلەی گەرمی لە دهۆک بۆ ماوەی 7 مانگ. ئەوە تەواو بووین خوێندکاری ژیر لەو هێڵی ڕوونکردنەوەیە زۆر ئاسانە. ئەگەر زۆر پەلەپەل نەکەی لە کاتی خوێندنەوە و لە کاتی دەستنیشانکردنی خاڵەکان. دەچمە لای ساغ بکەوە. هێڵی ڕوونکردنەوەی بەرامبەر بەکار بهێنە، واتە ئەوە بەرامبەر ئەو هێڵە بەکار بهێنە بۆ شیکاری ڕاهێنانی 1 هەتا 3. پرسیاری ژمارە 1. ئەو دوو مانگە دیار بکە کە پلەی گەرمیان لە 48 پلەوە بۆ 42 پلە دادەبەزێت یان نزم دەبیتەوە. ئەمن خوێندکاری ژیر تێدەگەم لەو پرسیارەی، بەڵام هەز دەکەم پرسیارەکە زۆر داڕشتنەکە زۆر هەڵەیە، چونکە ئەوها تێدەگا خوێندکار کە 2 مانگ پلەی گەرمی دادەبەزی، بەڵام بە خۆیان مەبەستیان ئەوە نییە، مەبەستیان ئەوەیە کە ئەو مانگە چییە کە پلەی گەرمی 48، ئەو مانگەش کامەیە کە پلەی گەرمی 42 دەبیتە 42. لەبەر هەندێ دەبووە نووسرا بە کام مانگ پلەی گەرمی 48 و کام مانجیش پلەی گەرمی دابەزیوە بۆ 42 پلە. ئەوها باشتر بوو، چونکە لێرە وەکو ئەوەی وایە لە 2 مانگان پلەی گەرمی 48 و دادەبەزی، مەبەستیشیان ئەوە نییە. لەبەر هەندێ داڕشتنەکان بە دڵنیاییەوە دەبی پێداچوونەوەیان بۆ بکرێت. ئێستا دەچمە لای ئەو مانگەی کە پلەی گەرمە یان پلەی گەرمی، 48 پلەی سێلسیۆسە. 48 پلەی سێلسیۆس. 48 پلەی سێلسیۆس 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 48 پلەی سێلسی
48 لێرە ئەو پلەی گەرمی لێرە چلە 48 واتە ئێرە ڕەنگە 48 بی کەواتە ئەو مانگە ئەوە 48 دەتوانم لێرە بنووسم 48 چونکە هیچ مانجی دی نییە هەر ئەو مانگە هەیە ئەو جە کەزانیم 48 ئێرێ دێمە خوارێ هەتا دەگەمە ناوی مانگەکە مانجی تەمموزە دەنووسم مانجی تەمموز پلەی گەرمی 48 پلەی سێلسیۆسە ئەوها دوایە PTC بە ئینگلیزی یان بە لاتینی ئەو مانگەی کە پلەی گەرمی 42 کامەیە 42 بێگومان ئێرە نییە چونکە ئێرە 35 42 هەر دەبی ئێرەبی چونکە ئێرە تۆزەک لە چلی زیاترەواتە 42 کە زانیم 42 ئێرە دێمە خوارێ هەتا دەگەمە مانجی چمانگ مانجی ئاب لێرەش حەزم دەکرد مانگەکان بە کوردیبان دەگەمە مانجی ئاب واتە وەڵامەکەم چییە دەڵێ مانجی تەمموز 48 مانجی ئاب دەبیتە 42 دەبیتە 42 ئەو دوو مانگەیە ئێستا پلەی گەرمینە پرسیاری دوو گەرمترین مانگ لە ئەنکاوا کامەیە ئەو شێش خوێندکاریژیش سەرنج بدە لێرە کو نووسرایە سەرنج بدە لێرەش کو نووسرایە هەر لە هەمان پەڕ دەبی یەکەچان هەر هەڵەبی ناتوانین ناوی جێگایەک بە دوو جۆر بنووسین ئاخر نابی کامەی ڕاستە پلەی گەرمی گەرمترین لە گەرمترینی دەگەڕێم ئێستا گەرمترین واتە گەرمترین پلەی گەرمی کامەیە گەرمترین یان گەرمترین مانگ کامەیە دیسان ئەو مانگەیە کە زۆر لە سەرەیە پلەی گەرمی مانجی تەمموز دیسان دەنووسین تەمموز دوو پرسیار هەمان مانگ لەسەر هەمان مانگ ئێستا دێمە لای جیاوازی پرسیاری سێ جیاوازی نێوان بەرزترین و نزمترین پلەی گەرمی لە ماوەی 6 مانگدا لە عێنکاوە کامەیە ئەوەی ڕاستی بی وابزانم ناوەکە عێنکاوەیە ئەو هاش دەنووسرێ هیچیان لەو نووسینانە ڕاست نینە بەڵام نازانم وابزانم ئەو نووسینە باشترین نووسینە ڕەنگە هەڵەش بم با بچم بزانم جیاوازیەکە چەندە زۆرترین پلەی گەرمی 48 نزمترینیشیان دەبی بخینمەوە ئەو پلەیە چەندە دەبی لێرە هێڵک بچێشم ڕاست دەستم نەجوولێنم هێشتاش ڕاست نەبوو لێرە ڕەنگە ڕاستبی ئەو پلێ ئێرەی دەخینمەوە چەندە لێرە ئەو پلێ لە مابەینی 2 لە ناوەندی 2 واتە 15 پلەیە گەرمترینیشیان ئەوەی دەخینمەوە دەزانم 48 کەواتە 48 دەینم کەم 15 دەکەم 48 15 لێ بڕوە 8 5 لێ بڕوە 3 4 1 لێ بڕوە 3 33 پلە ئەوها بنووسێ باشتر بزانم لێرە 33 پلەی سەلسیۆس جیاوازی هەیە لە مابەینی گەرمترین مانگ و ساردترین مانگ لەو ماوەی 6 مانگەی لەو هەرێ ئێنکاوە لەو بەشە مانگەکان پلەی گەرمی تەواو بووین لێرە خوێندکاری ژیر زۆر ئاسانە خوێندنەوەی هێڵی ڕوونکردنەوەی ئێستا مادام تۆزێک کاتم هەیە دەتوانم پێداچوونەوەی خێرا بکەم
لێرە خوێندکاری ژیر گرنگترین شت ئەوەیە کە یەکەم جار ناوکەوانەکان تاو توێ بکرێ واتە ئەژمێرکردنی ناوکەوانەکان بکرێ ئەو جا بچمە لای ژمارەکانی دیکە و ئەژمێرکردن بکەم کردارەکان ئەنجام بدەم لەبەر هەندێک لێرە حەفدەکەی وەکو خۆی دەبی بنووسمەوە هیچ دەستکاری نەکەم کۆیەکە وەکو خۆی بنووسمەوە ئەو جا ئێستا 15 12 لێ بڕوا دەکاتە 3 ئەو جا ئێستا حەفدەی کۆ بکەمەوە لەگەڵ 3 یەکسانە بە 20 سەرجەم ئەنجامەکە دەبیتە 20 تەواو بووم پرسیاری 2 45ەکەی وەکو خۆی بنووسمەوە کەمەکە وەکو خۆی بنووسمەوە ئەو جە ناوکەوانەکە هەژدەی کۆ بکەمەوە لەگەڵ 12 دەودا 20 هەشت و دوو دا دەکەواتە دەکاتە 30 ئەو جا 45 کەم 30 بکەم بێگومان پێی ناوێ ئێستا کەوانەی بنووسم ئەمن 45 کەم 30 چونکە تەواو ئەژمێرکردنم کرد 45 30 لێ بڕوا بێگومان دەبی بکاتە 15 کاتە سەرجەمەکە 15 لێرە سەرجەمنا ئەنجامەکە لێرە دوو کەوانەکان دوو ژمارەکانی ناوکەوانە 25 و 25 یەکسانە بە 50 ئەو جا کەمدا 50 لێ بڕوا دەکاتە 40 یەکسانە بە 40 لێرەش 23 هەفتی لێ بڕوا دەکاتە 13 هەفتی لێ بڕوا 6 دەکاتە 16 ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 16ی ئێرە 16 و 16 یەکسانە بە 32 هەمووی دەکاتە 32 پرسیاری 5 76ەکەی وەکو خۆی دەنووسمەوە جارێ کەم وەکو خۆی لێرانە 48 کۆ دەکەمەوە لەگەڵ 78 و 7 دەکاتە 15 4 و یەکیش دەکاتە 5 لەگەڵ یەکی 6 ئەو جە 76 کەم 5 6 کەم 5 یەکسانە بە 1 7 کەم 6 یەکسانە بە 1 کەواتە ئەنجامەکە دەکاتە 11 ئەنجامەکە دەکاتە 11 لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە کە باسیی نوێ بوو باسی هێڵی ڕوونکردنەوەی بوو هێڵی ڕوونکردنەوەی زۆر ئاسانە ئەگەر بێت و پرسیارەکان بە داڕشتنێکی ئاسان کە خوێندکار لێی تێبگات هەتا وانەی داهاتوو کە باسی ڕەنگە باسی لاپەڕەیەکی نوێ بکەم لاپەڕە 51 هەتا ئەو کات هەر بژی